دوو کۆمەڵێک بە دوواداچوونی ورد و مەیدانیمان کرد لەسەر بابەتی دەرمان لە هەرێمی کوردستان ئەو دەرمانانەی کە ئێمە باسمان لە بارانەوە کرد دەرمانی نایاسایی بوون و بەشێکیان بە قاچاغ داخلی هەرێمی کوردستان دەکرێن بەشێکیان لەوانەی کە داخلیش کراون چونەتە کوالیتی کۆنتڕۆڵ بەڵام دەرنەچوون لە کوالیتی کۆنتڕۆڵ ستیکەری سەوزیان وەرگرتووە نقطەی دووەم نقطەی سێم ئەم دەرمانان کێشەی زۆریان هەیە بەشێکیان بە یاسایی داخل دەکرێن لە هەرێمی کوردستان ساغ دەکرێنەوە کە دەرمانەکان لەژێر پلەی گەرمی جیاواز هاتنەوە هەرێمی کوردستانەوە کە زیانی تەندروستی زۆر گەوریان هەیە واتە ئەو دەرمانان دەرمانی جیاواز لە خۆیان دەگرن وەکو دەرمانی بەنز دەرمانی نیوبەنز دەرمانی پەمپی دڵ دەرمانی سۆندەی قەستەرە کۆمەڵێک دەرمانی تر کە مەترسی گەوریان بۆ سەر تەندروستی مرۆڤ هەیە بەڵام بەداخەوە داخلی هەرێمی کوردستان دەکرێن یەکێک لەو دەرمانانی کە زۆر حساسە لە ناوێندا دەرمانی شەرپەنجەیە کە لە هەرێمی کوردستان داخل دەکرێت سەر ئێکزۆزی سیارە و لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەفرۆشرێت بە سعر و نرخی جیاوازەوە وەزارەتی تەندروستی بە نووسراوی فەرمی کە ئەمە نووسراوی فەرمی وەزارەتە لای من هەیە کە بەڕێز وەزیری تەندروستی و دەرمانانە بە لیژنەیەکی یاسایی دەکرێتەوە کە ئەمە کارەساتێکی گەورەیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان من لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک یاداشتم ئاڕاستی سەرۆکاتی پەرلەمان کرد ئەمە کۆی ئەو یاداشت و بەڵگەنامانەیە کە ئاڕاستی سەرۆکاتی پەرلەمانم کرد بە لەخۆگرتنی تەواوی بەڵگە و دۆکیومنتەکان لە دەرمانی نایاسایی دەرمانی قاچاق و هەموو دەرمانانی کە کاریگەری خراپی تەندروستی دروست دەکەن دامان بە سەرۆکاتی پەرلەمان دامان بە لیژنەی تەندروستی ئاڕاستەی وەزارەتی تەندروستیمان کرد بۆی کە بتوانین کێشەکە چارەسەر بکەین بەڵام بەداخەوە ئەمان بە هیچ شێوەیەک کە خەڵکیان بۆ گرنگ نەبووە و تا ئێستا ئەم کێشەیە چارەسەر نەکراوە ئەم کێشەیە کاریگەری بەسەر ژیانی هەمومانەوە هەیە ڕۆژانە کە بەکاریان دەهێنین ئەمە ئەو دەرمانانەیە کە لە بەردەمی نەگر کامێراکانتان چاوی کامێرەکانتان بیگوازێتەوە کە من داومە بە سەرۆکاتی پەرلەمان داومە بە لیژنەی تەندروستی داومە بە حکومەتی هەرێمی کوردستان بەڵام بێدەنجە هەڵبژاردەوە بۆ ئەمە بەستە لە پێناوی چاکەی گشتی مافی گشتی من وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ سکاڵای یاسایی خۆم تۆمار کرد لەسەر وەزیری تەندروستی و داواکارم کە داواکاری گشتی لە هەرێمی کوردستان جیهازی مدعی عام دەوری سەرەکی خۆی ببینێت و بێلایەنانە تەسەڕف بەم مۆزوعەوە بکات چونکە ئەم بابەتە دووبارە بابەتێکی هەستیارە و پەیوەستە بە ژیانی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە و تەمەنا دەکەم توام کێشەیە چارەسەر بکەن ئەمە دەرمانەکانە کە ئەگەر متابعە بکەین لێرە دەرمانەکان هەن کە دەرمانی نیوبەنزی تێدایە دەرمانی پەمپی دڵی تێدایە دەرمانەکانی تر کە لە بەردەستی من هەن قەستەڕەی سۆندەی قەستەڕەی تێدایە دەرمانی جیاواز داخلی هەرێمی کوردستان کراوە بەشێک لە دەرمانەکان بە تایبەتی بەنز و نیوبەنز لە خەستەخانەکانی هەرێمی کوردستان لەسەر ماتۆرسپیرێک دەفرۆشتێن تەنها ڕەچەتەی کڕینیشیان نییە یعنی کەس نازانێت چێ ئەمانی هێناوە کەس نازانێت چێ داخلی کردوون و تەنانەت ئەو نەخۆشخانانەشی کە بەکاری دێننەوە بە خەستەخانەی تایبەت و نەخۆشخانەی گشتیشەوە لە هەرێمی کوردستان خۆشیان نازان کە لە چی دەکڕن ماتۆرسپیرێک دەدە بەردەمی نەخۆشخانەکە دەرمانەکانیان پێ دەفرۆشێت و دەرمانەکان دەخرێتە بازاڕ و بۆمان بەکاردێنن من بەڵگەم لایە بە ڤیدیۆ بە وێنەش کە داوم بە داواکاری گشتیش کە ئەم کەسێک چۆتە ناو ساڵی عملیاتێکەوە ساڵی نەشتەرگەری سەرجەم ئەو دەرمانانی کە بەکار هاتوون هەمویان دەرمانی بەسەرچوو بوون یعنی ڕاستە و خۆ دوای نەشتەرگەری کردن لە هەموو نەخۆشخانەکانی کوردستان تایەتی بەبێ جیاوازی لە کارتی گشتی و لە کارتی تایبەتیش تایەتی کارەوە سەبارەت بە ئەوەی کە ینی بەشێکی زۆری لێژنەکان ڕۆژانە بەشێک لە شوێنەکاندا دەخەن دەست بەسەر بەشێکی زۆری دەرماندادەگرن ینی بازەوە دەکرێت کە دەرمانی قاچاق کەم بۆتەوە من تەمەنام دەکرد ئەمە ڕاست بووە بەداخەوە کە دەرمانی قاچاق نەکەم نەبووەوە بە ڕێژێکی زۆر بەرچاو زیادی کردووە دەرزی کۆرتیزۆن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دوای سکاڵاکانی ئێمە لە بازار کۆکرایەوە و ڕۆژانەش لیژنە پێک دەهێنرێت بەڵام بەداخەوە لیژنەکان دەرەنجامیان نەبووە تەنان داواکاری گشتیش بەڵێنی بێ ئێمەدا کە لیژنیان پێکێناوە لە مافی گشتی بۆی کە بتوان دەرمانە قاچاقانی کە لە هەرێمی کوردستان لە بازاڕەکان کۆیان بکەنەوە بەڵام بەداخەوە کۆ نەکراونەوە بەشێکیان ئێستاش دەفرۆشن و بەردەوامیش ئەم دەرمانان داخڵ دەکرێن بۆیە من خەریکە بەڕاستی دەکەم وە گومانەوە لەوەی کە وەزارەتیش ئەم بێدەنجێ وەزارەت جێگەی گومانە بۆ ئەم ڕۆژکاڵان کاکاروان لەسەر دەرمانی قاچاق کۆمەڵی خەڵک سزادراون ئەو کەسانێک کە سزادراون ئەوانن کە فرۆشنیان ئەو کەسانن کە دەرمان هاورداکەن هەردوو چێتی لە هەرێمی من نازان بەڕاستی چیان سزاداوە ئەم لیژنانەی کە ئێمە داوامان لێکردوون لە پەرلەمانی کوردستان من بە دلیل ناو قاعی پەرلەمانی کوردستان ڕوبەڕووی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانم کردووە کە لیژنەیەکیان پێکەنا بەڵام لیژنەکە تا ئێستاش هیچ ئەنجامێکی نەبووە من نازانم کە لیژنەکان گەشتون بچی بەڵام دەرەنجامی لیژنەکان کاتێتی کە وەلانی کەم بۆ خەڵکی کوردستان ڕوون کردووە کە دەرەنجامەکەی چی کاکاروان ئەم سکاڵای کە تۆمارت کردووە بەدەچوونی بۆکەی یاخود بەم یاعلانی وازی لێهێنی نەخێر من لە متابعی بەردەوام دەبم ماوەی ساڵێک دەبێت کار لەسەرم بابەتە دەکەم ئەگەر متابعە بکەین بە تەنها دەرمان نییە بابەتی کوالیتی کۆنتڕۆلیشە من لەسەر کوالیتی کۆنتڕۆلیش سکاڵام تۆمار کردووە ئەو بەڕێزەی کە لە کوالیتی کۆنتڕۆل ئێستا بەڕێوەبەری کوالیتی کۆنتڕۆڵە پێشتر لەسەر مەلەفی تەزویر و گەندەڵی دەبووە هیچ پۆستێکی حکمی پێ نەبەخشێتەوە بەڵام ئێستا کراوەتە بەڕێوەبەری کوالیتی کۆنتڕۆل بۆیە من بەڵێ سوور دەبم لەسەری و بەردەوامیش دەم لە پاڵ دۆسەکانی تر بۆی کە بزانین دەرەنجامەکەی دەگا بەسی ئەو کۆمپانیانە کامانن کە ئەو تەواوی کۆمپانیاکانمان بەشێ بەڵێ بۆڵەت پێدراون تەواوی کۆمپانیاکانمان داوە بە داواکاری گشتی داواکارم کە بۆ ڕای گشتی وڵای بکەنەوە سپاس بۆیەوە دەست خۆشکار دەستان خۆش و